سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ دەکەم. لە نزیک دهۆ کیمیایی بەکارهات و 11 شەهید هەیە کە یەکێکیان خەڵکی سلێمانیە. حکوومەت لەبارەی دامەزراندن و پلەبەرزکردنەوە بڕیاریدا. پێشنیاز دەدرێتە حکوومەت بۆ دابەشکردنی موچە بە دۆلار. هێزەکانی پاراستنیگەل هەپەگا شەهیدبوونی 11 گەری لای با کیمیایی ڕاگەیاند ئاشکراشی دەکات یەکێک لەوانە خەڵکی سلێمانیە. هەبەگا ئاشکراشی دەکات لە ئەنجامی هەرشی کیمیایی تورکیا لە گۆڕەپانی ساجای سەرباشی لاتزێ لە پارێزگای دهۆک 11 گەری لە شەهید بوون. با بەڵگەشەوە بەکارهێنانی چەکی کیمیاییان تۆمار کردووە و ڕێکراوە پەیوەندیدارەکان دەتوانن لێکۆڵینەوە بکەن. لە ڕاگەندراوێکدا هەپەگە دەڵێت لە ئەنجامی بەکارهێنانی چەکی کیمیایی و تەقەمەنی قەدەغەکرا و ڕۆژی 5 مانگی ڕابردوو 11 گەری لە شەهید بوون. سوپای تورکیا بەر لەوەی لە ناوچەی ساجا هەڵبێن چەکێکی زۆری کیمیاییان بەکارهێناوە. لەوبارەیەوە وەزیری بەرگری تورکیا ڕایگەاندووە ئەو 11 کەسە لە شەڕدا کوژراون. هەپەگەش لە وەڵامدا دەڵێت ئەوە ڕاست نییە و بەمە هەوڵ دەدەن بەکارهێنانی چەکی کیمیایی و تاوانی شەڕ بشارنەوە. دەژڵێت خولوسی ئاکار تاوانبارێکی کیمیایی و جەنگە. لە نووسراوێکی فەرمیدا وەزارەتی دارایی بڵاوی کردەوە لە سەرەتای مانگی یەکی ساڵی داهاتوو ڕێکارەکانی دامەزراندن، گواستنەوە، جێگیرکردن، پلەبەرزکردنەوە و پاداش لەسەر جەم فەرمانگە و وەزارەتەکاندا ڕادەگیرن. با گوێرەی نووسراوێکی فەرمی وەزارەتی دارایی عێراق لە سەرەتای ساڵی داهاتووە ژمارەیەک ڕێکاری کاریەری دەگیرێنەوەر، هەروەها دەسەڵاتی ئاڵوگۆڕکردنی دراوی بەسەر جەم وەزارەت و دام و دەستگاکان داوە. بۆ نووسراوی وەزارەتی دارایی عێراقدا کە ئەمڕۆ بڵاوی کردوتەوە ئاماژە بۆ کراوە. با گوێرەی ئەو دەسەڵاتەی بە وەزارەتی دارایی دراون لە سەرەتای مانگی یەکی ساڵی داهاتووەوە ڕێکارەکانی دامەزراندن، گواستنەوە، جێگیرکردن، پلەبەرزکردنەوە و پاداش لەسەر جەم فەرمانگە و وەزارەتەکاندا ڕادەگیرن. لە بەشێکی دیکەی نووسراوە فەرمیەکەی وەزارەتی دارایی عێراق باس لە ڕێخستنی کاروبارە دارایی و یاساییەکان کراوە بەو شێوەیە کار دەکرێت تا پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2023. بەمەبەستی گرتنەبەری ڕێشۆنەکان بۆ دابەزاندنی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی محەممەد شیع سۆدانی لەگەڵ پارێزگاری بانکی ناوەندی کۆبەوە. لە کۆبوونەوەکەدا محەممەد شیع سۆدانی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ مستەفا غالب پارێزگاری بانکی ناوەندی داوای کردووە بۆ ڕێگریکردنی زیاتر لە بەرزبوونەوەی بەهای دۆلار و بەدیهێنانی سەقامگیری گشتی لە بەهای ئاڵوگۆڕی درا و ڕێکارەکان بگیرێنە بەر چاودێری بانکەکان بکەن. لە بەرامبەریشدا پارێزگاری بانکی ناوەندی ئاماژەی بۆ داوە قەیرانی دراوی بیانی بەرامبەر بە دراوی عێراقی کاتیە و هۆکارەکەی تەکنیکیە و هاوکاتە لەگەڵ کارکردنی پلاتفۆرمی نوێی ئۆنلاین و دواخستنی گواستنەوەی بەبوونی پشووی سەری ساڵەوە. هاوکات دەستەی بەڕێوەبردنی بانکی ناوەندی عێراق لە ڕاگەندراوێکدا سەبارەت بە بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دینار ڕایگەیاندووە. داوا لە بانکەکان دەکەن بەرپرسیارەتی خۆیان لە ئاسانکاری و خێراکردنی ڕێکارەکان بۆ کڕیارەکان لە ئەستۆ بگرن. دەژڵێت داوا لە بازرگانەکان دەکەین تەنها لە ڕێی بانکەکانەوە مامەڵە داراییەکانیان ڕای بکەن. دەنگ و مقۆمقۆی پێدانی هەموو موچە یان بەشێکی بە دۆلار بابەتێکی گەرمی شەقامی گشتیە. لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیش ڕوونکردنەوە دەدات و ئەندامێکی لیژنەکەش دەڵێت لە ڕووی یاسایی و ژمێریاریەوە نابێت موچە لە بری دینار بە دۆلار بدرێت چونکە خەرجی بە دینارە نەک دۆلار لە وڵاتدا. با گوێرەی لێدوانی عودەی عەبدولهادی کەسایەتی سیاسی عێراقی و کە بەشدارە لە پرۆسەی حکومڕانی وڵات و نزیکە لە سەرۆکوەزیرانی عێراق پێدانی بەشێکی موچەی فەرمانبەران ئەگەر هەمووشی نەبێت وەک ئەو دەڵێت لە سەدا 20 پێشبینی کراوە. باز لەوەش دەکات ئەم هەنگاوە ڕاستەخۆ دەبێتە هۆی کەمبوونەوەی خواست لەسەر دۆلار لە بازارەکاندا بەهۆی ئەوەی بەشێکی زۆری هاوڵاتیانی عێراقی موچەخۆرن و بەماش نرخەکەی دەگەڕێتەوە دۆخی جارانی. لەوبارەیەوە دکتۆرە نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق جەخت دەکاتەوە لە ڕووی یاسایی و ژمێریاریەوە نابێت موچە لە بری دینار بە دۆلار بدرێت
چونکە خەرجی بە دینارە جگەلەوەی دینار بە یاسا دراوی نیشتیمانی عێراقە و بە دۆلاربوونی ئابووری لە عێراقدا دیفاکتۆیە بەڵام فەرمی نییە. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر بن.